لە 3 دەفتەرەوە بۆ 12 دەفتەر هۆکاری فڕینی نرخی زێر چییە؟ 20 ساڵ پێش ئێستا 1 کیلۆ زێر 90 وەرەقە بوو، ئێستا 11 دەفتەر و 90 وەرەقەیە. پێشتر ئەگەر خەڵک بۆ هاوسەرگیریکردن 35 تا 50 مسقال زێڕیان دەکڕی، ئێستام ڕێژەیە بۆ 5 و 2 ئەو پەڕی تا 15 مسقال دابەسیوە. لە ئێستا دایتر هەمووان بەدەستگرانی نرخی زێڕەوە جەناڵێنن. بەڵام پێتان وایە هۆکارەکانی پشتەم گرانیای نرخی زێر چییە؟ دەستپێکی گرانیەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2019 ئەو کات نرخی کیلۆیەک زێر لە بازاڕە جیهانیەکان و هەرێمیشدا لە نێوان 3.5 تا 4 دەفتەر بوو. وڵاتی چین دەستی کرد بە کڕینی ڕێژەیەکی زۆری زێر، وای لێهات یەدەکی زێر لە بازاڕەکانی جیهاندا بە شێوەیەکی بەرچاو گۆڕانکەری بەسەرداهات. ساڵی 2020 ئیتر سەرجەم وڵاتان دەستیان کرد بە پاشەکەوتکردنی زێر بۆ ئەوەی لە ئەگەری ڕوودانی هەر جۆرە شەڕ و کێشەیەکدا زێر وەکو سەرمایەکی بەهێز بەکار بهێنن، چونکە نەدەسووتێت و نەبە ئاسانی لەناو دەچێت. هەرێمی کوردستانیش بێبەش نەبوو لەم ئاڵوگۆڕە جیهانیانە. عێراق بەلایەنی یەکەم دەستی کرد بە هاوردەکردنی زیاتری زێر و هەر دوایین ئاماری یەکمانگی ڕابردوو نیشانی دەدات کە عێراق بە نزیکی 30 تۆن زێڕی هاوردە کردووە. هەرەمەش شوێندانەری لەسەر هەرێمی کوردستان هەبووە. لە ئێستاشدا نرخی کیلۆیەک زێر بەهۆی ئەم کاریگەریە ناوچەیی و جیهانیانەوە لە هەرێمی کوردستان لە نێوان 11 دەفتەر و نیو تاوەکو 12 دەفتەردایە. ئەمە کاریگەری ناوچەیی و جیهانی بوو لەسەر زێر، بەڵام کاریگەری ناوخۆییش هۆکارێکی دیکەیە، چونکە ڕۆژانە لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلار لە هەرێمی کوردستان نرخی زێڕش بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە. مامەڵەوە ئاڵوگۆڕی زێر لە هەرێمی کوردستان پشتی بە دۆلار بەستووە و جیا لەمەش ڕووداوە ناوخۆییەکان و دۆخی ئابووری زیاترین کاریگەریان لەسەر نرخی زێر هەبووە. بەڵام سەرەڕای هەموو فاکتەرانە و کەمترکڕینی زێر لەلایەن خەڵکەوە هێشتا ژیان بەردەوامە و بازاڕی زێڕیش جمەلە.